ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان شایەتیەوە دەین کە هیچ تۆمەتێکیان بەسەردا ساغ نەبووتەوە هەم خۆیان سەر لەبەر ئەم تۆمەتانیان ڕەت کردەوە و هەم شایەتەکانیش دەکرێت وەکو بەرگریکردن وەربژیرێن چکە هیچ تۆمەتێکیان هەموو تۆمەتەکانیان ڕەت کردەوە کە ئاماژیان پێکرا دیارە تۆمەتەکان دروستکردنی گروپێک بە بەناوی حەرەکەی مستەقبەل و ئاژاوەجێڕی وەکو پلانجێڕی و ئەمان خۆیان ئاماژیان بۆ کرد کە یەکەم جارە گوێیان لەو گروپە بێت و بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەم زۆرە کارانە نین هەتا نوێنەری ئەنجومەنی ئاسایش خۆشی بە ئەطرافی خۆی لەناو هۆڵی دادگاوتی کە ئەمان کاتێکە دەست بەسەریان کردوون هیچ ممتلەکاتێکی چەک و فیشەشیان پێوە نەگرتوون ئەویت لە ئامادەکاریە بوون بکرێت و گیراون پرسیار کرا ئایا هیچ چەکێک هیچ دەمانچەیەک هیچ فیشەکێکیان پێ گیراوە وتیان نەخێر هیچ شتێکیان پێ نەگیراوە ئایا گروپی چەکدار هەبێت هەوڵی کودەتا و تیرۆر و کوشتن بدات ئەکرێت کلاشین کۆفێکیان نەبێ بە هەمویانەوە چاوەڕوانی ئیفراسکردنی و تۆمەتبارانەکەین چونکە ئەوەی گوێبیستی بووین لەم دوو جەلسەی محاکەمە شایەتەکان هەمووی لە ساڵحی تۆمەتبارەکان شایەتیاندا ئەو گفتوگۆیانەی کردویانە ڕۆژانە هەزاران کەس ئەو گفتوگۆیانەکەن لە چایخانەی شعبی سلێمانی و لە چایخانەی مەچکۆی سلێمانی و لە شەقامەکان ماڵی هەر هەمومان پڕە لە ڕەخنەگرتن لە حکوومەت هیچ کەس لەسەر تۆمەتی لەم جۆرە دەستگیر ناکرێت ئەمڕۆ دادگای تاوان و بەڕاستی وەکو عقوبەیەک من سەیری دەکەم یعنی ئەم دواخستنەوە بیستینەوە چمانایەکی هەیە یعنی تو هەموو ئیفادی هەموو لایەکان وەرگیرایە وتە شاید وەرگیرایە تۆمەتباران وەرگیرایە باشە بۆچی تەنها لە بۆ تەوجیهکردنی تۆمات